دوێنێ غەدار ئەو چی و ماکسێ لەبەرتا ئاخر ڕەنگی پیازی من کە ئەیبین مەزانی چۆن کە لەبم ها جاری کەشتی وا لەبەر نەکەی لەبەر دەرگا ئەو بەجددیتە بۆدە ئەو هێنم وەڵڵا ئەو هێنم بەس بەلەم لێ مەگە ئێمە داخوازیم کاکە مناڵەکان تۆزێک کێسیچمەن نابێت ڕازیان کەم بوو جاری بە براکان دەڵێ کاکە تیان مەگەێنە جاری بە مناڵەکان ڕازی کەم ئەو دەوردە خۆم تەرتیب یەکەم خەم نەوێت بە قوربانی ئەو وایە و باوکە گیان ئەزانی چۆن کاک شەوکەی جار ئاوا قەرز ناسێتەوە بۆ مێنیتەوە بە پیاو نەبێنەرەوە یاڵە دەی بەخوای ژینە خاوەشوانە بۆ نێرم پێ بەحافیز باوکە گیان گیانی باوکە مامۆستا عەرەبی داوای ئینشایەکی لێکردن ئەتوانی یارمەتیم بێ بۆ کچەکەم من کوردیەکەم فولە تاکو بە عەرەبی بۆ بنووسم ئەشەمبیلا من دوو کەلیمە ئازانم بە سێوەڵێن فەتاح و ئەگەشتێکیش دوو پێڵێن بەدیع باوکە گیان یەکەم فەتاح نییە و توفاحە وەڵا ڕازەکەی ئەوی کەشیان بەدیعە نییە بەعیدە واللهی خۆ ئاخرتە ئەوەیە بووێڵم من ئینشای عەرەبی من چوو زانم کچی من کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە تاقانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە نازدارەکەی من باوکە گیان چی توی ئیمتیحانم هەیە تۆس خێرا قسە بکەی ئەوەی ڕاستی بێ کچە جوانەکەی باوکی خۆی تۆ باوکە گیان بڕۆنەوە مۆزوعەکە ئەتوێت چی بڵێ زين شلون هي موضوعك هي ما يريك خمي يكسر فەرموو الناس دارك يباوشي خوي بابا چینەوە سەرەتا بەڵێ باوکە گیان ئەڵێم هینە تۆ هەز بە تەنیایی ناکەی کچی من ناوەڵا باوکە گیانەوە نیە شکرتۆ هەیە بروسی گیان هەیە هەستی گیان هەیە تێنەگەشت یعنی مەقسەدم نازانم چۆن تێبگەێنم کچە نازدارەکەی باوکی خۆی دەی باوکە گیان ئەتوێ بڵێ چی بێڵێ خێراکە ئەڵێم هینە تۆ بیری دایکە ناکەی ڕۆڵە وەڵا باوکە گیان چۆن بیری ناکەم ئای دایکە گیان باوکم چەند باشە تا ئێستا پەیمان تازاکات و کە لەگەڵ هەر لەگەڵ تۆیا بێ ئەرێ بابە پەیمانێکی کوا من شتی واموتووە بۆ لە باتی من قساکەی ئای زۆر سەیری بڕۆ سەعیکە بکە دێسا ئەمرن نەمێنێ هەستیم بۆ بانکە لێوە وتم ئۆخەی تێگەیشت هەستی بەڵێ باو ئەوەرە ڕۆڵە هات وەی هەستی یانی شکر بەزم کوڕم نیەتی باوکیان باشی کوڕە جوانەکەی باوکی خۆم بانە بم باوی گیان تاقانەکەی بابە گیانی باو کوڕە جوانەکەم گیان کوڕە ئازاکەم باو دەگیان دە چییە؟ کوڕی من شێرە قوربانم بێگومانە تۆمان ماوەتەوە تۆ شێر بیتەوە منی شێرە بوو کوڕە جوانەکەی باوکی خۆی باویان ئیشمە چیتر هەناسەکەم هینێ مۆزوعێک هەیە هەستی بە جددی جوان جۆن بۆ بگرە تۆ لە هەمویان ئاقڵتری قوربانم مای بێگومان تاکانەکەی باوکی خۆی خوا باوی گیان تاوشتر لێ نایە ئەوە مۆزوعەکە تۆزێک نازانم چۆن تێوگەی نازانم قەت وا نەبوویتە ئەڵێم هەستی گیان باو بڵێ ئاقلانی کەلانی تۆ هەز بە تەنیایی ناکەی ناوەڵا با لەخوا بزابێ ئەیمان چی خێزانێکی کنجیلان و جوان ئەوە تا تۆ هەی تەمەنت درێژ بێ پەیام گیان کاکە بروس گیان وا بڕمیش تێناگە چی تێبگەم تۆڵی تەنیانی نەوەڵا تەنیانی یعنی مەبەستم ئەوەیە کوڕەکەم بۆ تێناگەی لە من نازانم چۆن تێگەێنم هەم تۆ بیری دایکە ناکەی هەڵای باوە گیان هەی دایک گیان نییە ئەزیزە ماڵی چۆڵ کرد بۆ من بەڵام تا ڕۆحت ئاسوودە بێ باوکم پەیمانی نوێ کردێتەوە کە هەروە بمێنینەوە هیچ ژنێک نێنێ ئەرێ بابە پەیمان نوێکردنەوەی کوا مرشتی وام وتووە کوا شەکری وام شکانەوە مرد دوو مرێ یە بۆ تو ڕابی بە تەمای چیت پێم بڵێ ئەمرن نەمێنێ وەختی نییە ڕۆژی کە تێدەگەن مەسەلاتۆ هەسەلاتە دێبڕە ڕدەی پەیمانی تێدەکردێتەوە ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر يا الله يا الله پێغەمبەر خێر ئەخت خوا وەزع باوکە خێر معقولە مامۆسا لە زانست و زانیاریە دوو یاومەتێ باوکەڕە دوو لە دا کوردن وەڵا هەی وڵا دوو لە ساڵ قڕ باو تەپڕی سەرم جاکڕم خۆ هەر چاون و قەنات و تێ زەڕ لێ با حەوش دەگەرێنە بەخوا مامۆسا بەڵای ما باوکەت خوا وەقەت مامۆسا وای لێ هاتووە غەدر لە کوڕی من بکە دوو خەم
نەبێت چی بکەی مامۆسا ئێستا ئەچمە سەری بزانە چی پێەکەم آخر خۆمخۆنا ئەی خاڵشوانە نانە ئامان بلە نەگەیشتیوە آخر خاڵم وە بێعەقڵ خاڵە شوانە حەفتا و پێنجێکی پێ هەبلە سەلام و عەلەیکوم دەچی پیانێ وەتەتەتەتەتەتە سیچ لێ بکوژە من قوڕی شوێکە بەسەر خۆما بلە بۆ خاتی خوا آخر باوکە وڵڵی تا سێرەکەم بە قورئان سیغەمەتون وەرە لەگەڵ باوکی خۆت وەرە لە من ڕانابینی من ناترسم آخر باوکە وڵڵی یەک شیشیان پێ ناخۆش نەبێت دەرفێز و حرمەتمە پشیلێکی سوورمانەوە تو زیرەوە لێ کردو بەسا ئەدەبسس پێشم کەەوە بزانێسە چی بووەکەم بڕۆین ئەبا بۆی بۆ جانتایە دەدانیە دەباش کوتانەکە و دانێ بڕۆ وەرە پێشم کەەوە داخوا بەخێر بێت یاخوا بەوەی مامۆساجیان ئەمرکەن ئەمە بستیتیان نیە وەڵاهی خواردم خۆکتە مامۆستا بە حەقەت زۆر لێو عاتسم ئەخ بۆ سەبەب عشرەت بیزانیە خوا ئاگای لێ هەمووی بە ئاگریجی و بیکەیسیەوە پێشی بڵێ زۆرین ئەزایکی لەوە چێ تۆ بە غەڵەت هاتبێتینی ئاربجی بۆ چی بۆ لای منێ من مامۆسایەکی داما و نەکبەتە مامۆستاجیان دوعای خێر بکە خاڵەشوانی نەیزانێ بە ناموسم خاڵەشوانی کەرێکە بە توا پێڕوە نەبا حات بە هەفتا و پێنجی هەتا بۆ ئەمایت ئەم شەو ئەزی بەزینوی ئەمایتەوە ئەخ باشە چیم کردو ئەمرکەنیەوە مامۆستاجیان چی نەکردو کوڕەکەم معقول لە زانیاریە دوو لە دەبێنێ ئاخر بۆ بکەوێ بۆ ساقیت بێ کاکە خۆخەتای من نییە خۆی هیچ نازانێ بڵێ بزوێنی کورد داجا بنێ بزوێنی کەی مشکلی مامۆستا لەبەر چای خۆما پرسیایی دەکا جارە من هەرچی احتیمادم هەیە لەسەرم کوڕەمە دەیخوا لێ نەسەنگە من پرسیایی لە تووەکەم بەڵێ نان چەنی بە هەزارە 6 ڕەحمەتت لێبێت دەی بە حیسیەتم بە ناموسم بە مقدساتم ئەمە کە ئەچێ بەیانیان بۆ نان دەنانی ئێنێ بە هەزار دە وەڵڵاهی لەوانەی بیتزێ باشە بابەت چی بتزێ ئەو خۆی خۆشیانەوێ هەموو بازارەکە خۆشیانەوێ یەکسەر دەی ئێنێ باش تۆ وایە دە تۆ وازەوە بێنە من پرسیارێکی لێ فەرموو پێم مان خۆشە دوورە یا ئەفریقا جوابی بەرەوە یەکسەر دوای بۆمە مانگ نزیکترە مانگ نزیکترە بەڵێ. خۆرە ئای بە ڕۆڵە کەشت نازانی لە خۆتەوە میڵێ ئاوە ئەفریقا ئاوە بەڵام مانگ ئەمەngە دوورە نەبێتەوە ئەخۆ دەمامە ساوانیە وەڵڵاهی دایمە شوێنی حەوزە ئەو مانگە ئەواکەم دایگرم خۆ بە قسەی تۆ نابێ بە ساقە بم سەرشێتم مەکەن ئێوە وام لێ بکەن ئەسڵان هەر فرم بە جمهوریەتەوە نامێنێ یەک پرسیاری کەوریە بیکە سەرچاوی شیرەمەنیەکان و گۆشت لە شۆ زۆرە باوکە بڕۆ جواب ئەکسەر زۆر ئاسانە سۆپەر مارکێت چاچی نازانی قڕ بۆ سەرەی من بەخوا تاماوی ناگەیتە دووی ابتیدایش باشە مامۆستا تۆ بۆ غەدری لەکەی کاکە وەرە ئەوە دوکانی کا حەمە عەلیەوە تا مارکێتی هەیە وەرە بە کاتۆن شتیری بۆ بێنم وەرە بە کاتۆن مریشکو بۆ بێنم یەک پرسیاری کە لێکم باوکی زۆر زیرەکە لە خۆ زیرەکترە ماشەڵڵا بیکە باشە لەم فەسڵەیە هەنا زۆرە و هەناری شیرین و هەناری باش لە شۆ زۆرە لە پرسیارە باوکە پێمان ڕابێنی مامۆستا پرسیارە ئاکسە دوای بەرەوە باوکە بە حرمەتی جۆ جنا عیبە جوای دەیدی یەکسەر علوەکە ئەوە جوابە گۆرە چاپڵی چی بۆ لێ باوشی ئەو تەلەبەیە نازانم ناوە چیە تۆ باشە بۆ ئاخر سەبەب یعنی چی عیندە علوە نییە هەیە باوکم بە حیسیەتم بە پیکا بۆ تێمە دەرەوە هەیدە مامۆستا زۆر سێرە مامۆستا باشە یەک پرسیاری جێ بیکە باشە پرسیاری چکە چ شتێ لەگەڵ نانی بەیانیا ناخورێ ئەخت خوا باوکە وڵای لەبەر حرمەتی جەناب ئەمە قەیدە حڕەکە هەموو جواب بەرەوە ئەدەبسس مامۆستاسە دوای بەرەوە خوا هەر خۆم نانی ئێوارە ئافرم گۆرە بەخوا 10 دقیقە لێرە بن هەر شێت مەکەن یا من ئێوە بەجێڵم یا ئێوە من بەجێ بێڵم کاکە مۆستا ڕجال لێکم کاکە خەریکە شێتمانەکەی ئەوە تا کوڕەکەم ماشەڵڵی تووتیە موش لێگەڵێتەوە ماشەڵڵای لێبێ جوای و تەلەفونە بەرەوە کاکە سماگیان چۆنی باش قوربان سەد چا فەرموو کاکە جانەوە بروستی کوڕ فەسڵ کرا لەبەر ئەوەی فەیسبووکێکی بەناوی منەوە داناوە و ناوەی بۆ هەموو مامۆستاکان ناردووە داوای ئەسئلەی ئیمتیحانەکانی کردووە ئەوای وایان زانی و من نەیانزانیوە هەموو ئەسئلەکانیان بۆ ناردووە جا لەبەر ئەوە فەسڵمان کرد باشە قوربان وعافیس